ڕێگا نائەمنەکانی ئێران قەتڵگای خەڵک. ڕۆژ نییە کە ڕووداوی خوێناوی و دڵتەزێنی هاتوچۆ لە ئێران مەرگ و برینداربوونی ژمارەیەک لە خەڵکی لێ نەکەوێتەوە. تازەترینەکەی گیان لە دەستدانی پتر لە 16 کەس لە ڕووداوی چەند ڕۆژ لەوە پێش لە ڕێگای مەریوان بۆ کامیاران بوو کە زۆر یەک لە بنەماڵەکان و خەڵکی ناوچەکەی داغدار کرد. ئەم ڕێگایە کە درێژایی 141 کیلومترە یەکێک لە نائەمترین مەحوەرەکانی پارێزگای کوردستانە. ڕژیمی کۆماری ئیسلامی بەرپرسی ڕاستەوخۆی ڕوودا و تراژیدیای جادەکانی ئێرانە کە دەکرێت پێشیان پێبگیرێت. بە پێی ڕاگەاندنی ناوەندی تۆژینەوەی بیمەی سەر بە بیمەی مەرکەزی ئێران لە بواری ڕووداوەکانی هاتوچۆ لە ناو 190 وڵاتی جیهاندا پلەی 189 هەیە، واتە دووهەم وڵاتە کە زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ تێیدا ڕوو دەدات. بە پێی هێندێک لە ئامارەکان ساڵانە بە شێوەی مامناوەند نزیک بە 800,000 ڕووداوی هاتوچۆ لە ئێران ڕوو دەدات و ڕۆژانەی 43 کەس بەو هۆیەوە گیانیان لەدەستدەن. ئێران بە ڕێژەی 18,000 مەرگ بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە ساڵدا یەکێک لە وڵاتانەیە کە زۆرترین تەلەفاتی جادەیی لە ئاستی جیهاندا لێ دەکەوێتەوە. مامناوەندی ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیانی لە ئێران 20 هێندەی ئاستی مامناوەندی ئستانداردە جیهانیەکانە. ڕێگاکان نەتەنیا بوونەتە قەتڵگا، بەڵکو نەبوونی سرویسەکانی یارمەتی گەیاندن، نەبوونی ئەمبوڵانسی پێویست، نەبوونی هێلیکۆپتەر کە بە خێرایی بریندارەکان بگەێنێتە ناوەندە پزیشکیەکان ڕێژەی مەرگی ڕووداوەکانی هاتوچۆی بردۆتە سەرێ. لا هۆکارەکانی چوونەسەرەوەی تەلەفاتی جادەیی دەتوانین ئاماژە بە کوالێتی نزم و نائیستانداربوونی جادەکان، کۆنبوون و لە خوارێبوونی ئاستی ئیمەنی ماشێنەکان، کەم و کوڕی لە بواری کۆنتڕۆڵکردنی کەرەستەکانی هاتوچۆ بکەین. نائەمبوونی جادەکان لە ناوچە بێبەشەکانی ئێران لەوانە کوردستان لە گوند و ناوچە شاخاویەکان یەکجار زیاترە و سەرمایەگوزاری نەکردن لەسەر ژێرخانی ئەم ناوچانە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆی بردوۆتە سەرێ. هەژاری و بێکاری بەرین بۆتە هۆی ئەوەی کە هەر کەس لە هەر بارودۆخێکی تەمەنی و جەستەییدا پوڵێک کۆبکاتەوە و یان قەرز بکات و بۆ گوزەرانی ژیانی خۆی و بنەماڵەکەی دەست بداتە مسافرکەشی و یان باربەری. نەبوونی ئامادەیی و لێهاتووی پێویست بۆ لێخوڕینی ماشینەکان، کاری شەو و ڕۆژی و ماندووی لە ڕاددەبەدەری شۆفێرەکان لە جادە نائەمنەکان، نەبەستن و یان نەبوونی کەمەربەندی ئیمەنی خۆی لە هۆکارە جدیەکانی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە ئێرانە و نەبوونی بیمەی پێویست بۆ مسافرانیش کێشەکانی دوای ڕووداوەکە پەرە پێدەدات و کارە ساتەکە قوڵتر دەکاتەوە. کۆماری ئیسلامی بێجگە لە جەنایەتی ڕۆژانەی واها لە بەرامبەر سڵامەتی ژینگەی هاوڵاتیانی ئێراندا نابەرپرسە و بە جۆرێک شوێنی کار و ژیانی خەڵکی نائەمن کردووە کە هەر گۆشەیەک لە شوێنی کار و ژیانی خەڵک بۆتە بەستێنێک بۆ ڕوودانی کارەساتی دڵتەزێن. ئامارەکان نیشانیان داوە کە کارەساتی مرۆیی لە ئێران لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی تەنیا بە پەرەسەندنی پانتایی جنایەتی هەموو ڕۆژەی ڕژیم سنووردار نابێت. گەلێک ڕوودا و کارەساتی قابلی پیشبینی و پێشگیری لە بۆ سەدان تا مرۆڤەکان بکەنە قوربانی. کۆماری ئیسلامی تەنیا بە خاتری ژمارەی ئیعدامی بەندکراوان نییە کە پلەی یەکەمی جیهانی هەیە. ئەم ڕژیمە شوێنی کار و ژیانی جەماوەری کرێکار و زەحمەتکێشیشی کردوتە حەشارگەی مەرگ. لە ئێران هەموو ساتێک ئەگەری کارەساتێکی مرۆیی و ڕووداوێکی چاوەڕوان نەکرا و دڵتەزێن لە ئارادایە. ئاماری مەرگ لە ئێران سەرسوڕهێنەرە. مەرگ بەهۆی پەتای کۆڕۆنا، مەرگ لە ئاکامی پیسبوونی هەوا، مەرگ بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ، مەرگ بەهۆی کارەساتە سروشتیەکان و قوربانیبوونی منداڵان بەهۆی کێشەی دەرمان و خۆراک. دووپاتبوونەوەی هەموو ڕۆژەی مەرگی ئینسانەکان ئەوەندە ئاسایی بۆتەوە کە دەڵێ ئەم ڕووداوانە بێبایەخن و پێویستیان بە لێکۆڵینەوە نییە. خەڵک بە دووپاتبوونەوەیان عادەتیان گرتووە. لەو نێوەدا دڵتەزێنترین و چاوەڕوان نەکراوترینەکان مەرگ بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆن. ڕێگاکانی ئێران بەهۆی پێڕانەگەشتنی دەستگا دەوڵەتیەکان و هەروەها بێکفایەتی کارگێڕانی ڕژیم
لە بابەتی بەڕێوەبردنی ترافیکی ناوەوە و دەرەوەی شار لە زومرەی مەرگبارترین ڕێگاکانی جیهانن. لە شارەکان بەهۆی نەبوونی پرد و تونەلی پیادەڕۆ و لە زۆر شوێن بەهۆی نەبوونی سەرەتاییترین خزمەتگوزاریەکان لەوانە ترافیک لایت، خەتکێشی شەقامەکان، تابلۆی ڕێنمایی شۆفێرەکان و هیتر ڕوودا و گەلێک ڕوویان داوە کە بە ئاسانی دەکرا پێشیان پێبگیرێت. لە ڕاستیدا گیان و سڵامەتی خەڵک بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ بایەخێکی نییە. ئەم کەم تەرخەمی و نابەرپەرسبوونەی حاکمانی ڕژیمی ئیسلامی لە ڕێگا نائەمنەکان لە هەڵس و کەوت لەگەڵ پەتای کۆڕۆنا ویان لە کارەساتە ژینگەییەکاندا دەبیندرێت. لە ئێستادا دابینکردنی سڵامەت و ئەمنیەتی گیانی خەڵک زیاتر لە هەموو کاتێک بە ڕووخاندنی ڕژیمی ئیسلامیەوە گرێدراوە. بۆ پێکهێنانی تۆڕی ترانسپۆرتی ئەمن، بۆ پاراستنی ژینگەی سالم، بۆ برنەسەرەوەی ئامادەیی کۆمەڵ لە بەرامبەر ڕووداوە سروشتیەکان، حکوومەتی گەندەڵ، نالایەق، سەرکوتگەر و جەنایەتکاری ئیسلامی پێویستە نەمێنێ